سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. مەکتەبی سیاسی پارتی لەسەر دوا دەرەنجامی ڕاگەندراوی هەڵبژاردن هاتە دەنگ و سەرباری ڕەتکردنەوەی کۆتا ئەنجام پەنجەی تۆمەت بۆ سەرۆکۆمار و سەرۆکی دەستەی دادوەری درێژ دەکات. لە ڕاگەندراوێکدا مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاندووە پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران کە لە دەی 2021 ئەنجامدرا بە پاکی و دیموکراسیانە بەڕێوەچوو تا ئەو کاتەی بە بڕیاری سیاسی و دەزوەردانی سەرۆکۆمار و سەرۆکی دەستەی دادوەری ماوەی تانە لێدانەکان بە نایاسایی درێژکرایەوە بە مەبەستی دەستکاری دەرەنجامەکان لە بەرژەوەندی هەندێک لایەنی دیاریکراو. لە ڕاگەندراوەکەدا دەژڵێن ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان ئەم دەزوەردان و گۆڕانکاری و پێشلکارانە ڕەت دەکەینەوە و داکۆکی لە مافی کاندید و دەنگدانەکان دەکەین و بە پێویستیشی دەزانین مافی زەوتکراویان بۆ بگەڕێتەوە. با گوێرەی دوا دەرەنجامی ڕاگەیاندراو لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە یەکێتی 2 کورسی لە نینەوە و هەولێر بۆ گەڕایەوە و لە بەرامبەردا 2 کورسی پارتی دیموکراتی کوردستان کەمی کرد. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ڕوونکردنەوە لەسەر دەنگۆی بەشداری نەکردنی لە کۆبوونەوەکانی وەزارەتی تەندروستی دەدات و دەژڵێت لە ئێستادا بەشی قەستەرەی بوژانەوەی دڵ لە سلێمانی هیچ کۆمپانیایەک دەرمانی پێنادات. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنەماوەیدا کە پەیامنێری شارپرێس ئامادەی بۆ ڕایگەاند ئێمە فەرمانبەری حکوومەتی شتیوانیە من بەشداری کۆبوونەوەکانی وەزارەتی تەندروستی نەکەم، بەڵام یادەشتێکمان داوە بە وەزیری تەندروستی و ئەنجومەنی وەزیران لەبارەی کۆمەڵێک کێشە و گرفت کە هەمانە. وتیشی ئەو کێشە و گرفتانە وایان کردووە خزمەتگوزاری تەندروستی دابەزێت لە پارێزگاکەمان و نەتوانین وەک پێویست خزمەتی خەڵک بکەین و ئەوەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیان و تەندروستی خەڵک دروست کردووە. چەند زانیاریکی گرنگی ئاشکرا کرد و هۆشداریشیدا لەوەی دەرمانی تەزویر و قاچاق لە بازاردا بوونی هەیە، ناجێگری لە نرخی دەرماندا هەیە. مەترسیەکی لەسەر سلێمانی ئاشکرا کرد و ڕایگەیاند ئەو کۆمپانیانەی دەرمانیان بۆ دەهێنین ئێستا بۆمان ناهێنن لەبەر ئەوەی شای سەرداراییەکانیان پێنادرێت. بۆ نمونە لە ئێستادا نەخۆشخانەی قەسەری سلێمانی پێویستی بە دەرمان و موادی پزیشکی هەیە، لەبەر ئەوەی کۆمپانیەکە 2 ملیار دیناری لای حکوومەتەوە وەری نەگرتووە چیتر ئامادەنیە دەرمان بدات بە بەشی قەستەرەی سلێمانی. بانکی ناوەندی عێراق هۆشداری بە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان دەدات لە ئەگەری خۆڕێخستنەوەیان ڕاشی دەگەێنێت ئەگەر خۆیان ڕێک نەخەن ناتوانن دۆلار لە بانکی ناوەندی وەربگرن، بەڵکو دەبێت دۆلار لە کۆمپانیەکانی بەغدا وەربگرن. ئەوەش هۆکار دەبێت بۆ گرانبوونی نرخی دۆلار لە هەرێمی کوردستان. با گوێرەی ڕاگەندراوێکی بانکی ناوەندی عێراق دوای ماوەیەک لە ڕاگررتنی دۆلار بە کۆمپانیەکانی ئاڵۆگۆڕی دراو لە هەرێم لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە جارێکی دیکە ئەو بانکە بڕیاری داوە دۆلار بداتەوە بە کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان. باز لەوەش کراوە بانکی ناوەندی عێراق جارێکی دیکە وادەی پێدانی دۆلاری بە کۆمپانیەکانی هەرێم بە شێوەی کاتی درێژ کردەوە تا ئەو کاتی مەرجەکانی بانکی ناوەندی جێبەجێ دەکەن، ئەگەرنا دەبێت دۆلار لە کۆمپانیەکانی بەغدا وەربگرن. ئەوەش هاوکار دەبێت بۆ گرانبوونی نرخی دۆلار لە هەرێمی کوردستاندا. ڕەجەب تەیب ئەردۆغان ڕای دەگەێنێت دابەزینی بەهای لیرە بەهۆی پلانگەڕی دەرەکیەوەیە. سەرۆکی پارتی ئایندەش لە تورکیا دەڵێت هەر لەگەڵ دەرکەوتنی سەرۆکۆمار لە شاشەی تەلەڤیزیۆنەکان بەهای $1 13 لیرەی تێپەڕاند. بۆ خاتری خوا چیتر قسەمەکە. ئەردۆغان لە کاتی پێشکەشکردنی وتارێک بۆ کوتلەی ئاکەپا لە پەرلەمانی تورکیا وتی ئەوەی دوێنێ وتم ئەم ڕۆژ هەمان شت دەڵێمەوە، هەموو جیهان دەزانێت کە تا چەند لە بەرزبوونەوەی بەهای سوو پەست و بێزارم، هەرگیز پشتیوانی سووم نەکردووە و ئەمڕۆ سبەی نوێژ نایکەم. بەڵام ئێوە ئەوانەی پشتیوانی ئینتیدا بەسەر تورکیاوە دەکەن دەتانەوێت وڵات مایەپوچ بێت و کۆتایی بێت و وێران بێت. ئەوە وەک هێرشکردنێک لەک درایەوە بۆ سەر لایەنە بەرهەڵستکارەکانی تورکیا کە دژی سیاسەتە ئابوووریەکانی حکوومەتەکەی پارتی داد و گەشەپێدان دەنگیان هەڵبڕیوە. لە دوای لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان بەشێک لە لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا هێرشیان کردە سەر ئەردۆغان و تۆمەتباریان کرد بەوەی هەر کاتێک ئەو قسە دەکات بەهای لیرە زیاتر دادەبەزێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا، شاد و بەختەوەر بن.